بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم بۆ ئەم جارە هاتمەوە خزمەتتان لە جەژنێکی دیکە و لە گوندێکی دیکەی ئەم هەرێمی کوردستانە کە ئەویش گوندی مایندۆڵە. هیوادارم خوای گەورە ئەم جەژنە لە گشت موسڵمانانی جیهان و هەرێمی کوردستان پیرۆز بکات و لە هەمان کاتیشدا ببێتە مایە ئەوەی کە کۆتایی بە تەواوی قەیرانەکان و کێشە و گیر و گرفتەکان و نەبوونی موچە و دەیان کێشەی دیکەی ئەم هەرێمە بهێنێت. لەگەڵماندا بن لە گوندی مایندۆڵ دەبین و دەمانەوێت ڕێوڕسمەکانی جەژن لەم گوندە ببینین و دواتریش تەواوی دانیشتوانی ئەم گوندە بە یەکەوە و بە کۆمەڵ سونەتی قوربانی زیندوو ڕادەگرن. لەگەڵماندا بن و دەچینە مزگەوت لە پاشان لەگەڵ دانیشتوانی گوند و لە کۆتاییشدا دەگەڕێنەوە مزگەوت و شێوازی قوربانیکردنەکە و دابەشکردنەکە بۆ ئێوە دەخەینەوە. لەگەڵماندا بن. کە حاجیان گوندی مایندۆڵ کەسە بە قەزای 30 دقە بەعام بەگشتی چۆن پێشوازی لە بۆنە ئاینیەکان و بەرامبەری جەژنەکانەکە. بسم الله الرحمن الرحیم. یاخوا بەخێر من سەر چامان هاتن جەژنی ئەم جەژنی قوربانە یاخوا بەخێر بێ بەخێر و بەرەکەت بێت و بڕوا ئینشاءالله. خوای گەورە لە هەموو دایک و باوک و مسڵمانان و هەموو برای دنیەکی ئینشاءالله خۆش بێ و خوا لێ مبارەکە لە هەموو برایان. ئەم جەژنی قوربانە ئینشاءالله بە گروتینێکی جوان و ئێمە پێشوازی لێ ئەەکەین بە حەول و قووەتی خوا دەست ئەبەین بۆ خێر و خێرات هەچەند کە ئێمە لە وڵاتەکەمانە ساحێبێکی سەرەکیمان نییە. ئەو خەڵکە زۆر بە سارد و سڕی ئەم جەژنە ئەکا لە هەموو شار و شارۆچکەکانە لەبەر ئەم بێموچەی و ئەم وعزە کە لایەن نەکردووە لە میلەتە کە بە هیچ شێوەیەکی بە خەمی ئەم میلەتەوە نەبوون. لەبەرەوە ئەوان خۆیان باخڵیان پڕە و تێر و پڕن، بەڵام میلەتی کوردی ئێمە بەزە زوانە و داماوە و هەموو فەقیر و هەژار و لە مامۆسایانەوە و لە کارمەندانەوە و لە خانەنشینانە و لە هەموو فەقیر و هەژارەکان و چین و توێژەکان. بەڵام ماتۆڵ جەژنە ئێمە حیج هجووم و هەرەکاتێکی بە شێوەیەک ناکەینە سەریان کە بڵێن وەها بەس ئەوەنە ئەڵێن خوا جەزایان باتۆ کێ سەبەبی ئەم میلەتەیە خوای گەورە جەزای لێ بسێنێت. ئێمە هەرداوامان ئەوەیە ئینشاءالله. کە حاجی گەنجان زۆرە بینم ماشەڵڵا ئێمە بەرەو مزگەوت ئەلحەمدولیلا گەنجەکانی ئێمە سپاس و حەمد بۆ خوا ئێمە نوێژنەکەرمان لەم دیاتیان نیە. سپاس بەخوا ئێمە کۆمەڵێکی خزمی خۆمان لەم دەبەرە و تقریبەن 160 ئەو ناوە ماڵین بێژگە لە دەران و سلێمانی و سەی سادەق و ئەم لاولاکەمانیشتانەیە قوربانی بە کۆمەڵ ئێمە ئەیکەین. ئێمە هەر لە بیدایەتی باوبا پیرمان و هەروابین ئەوەی کە بۆمان جێماوە لە خزمەتی ڕیسپیەکان بووە بۆمان جێماوە ئێمەی شەر ئەوە تەرگ نادەین و ئینشەڵا لەو ڕێبازە دینیەوە ڕۆین و بە حەول و قووەتی خوا ئەو بە کۆمەڵ و ئەو ئیش و کارا خێرانە هەرزەکەین بە کۆمەڵ بیکەین بە بێ جیاوازی. کە حاجی دانیشتوانی زیادە سەرقاڵی ئاژەڵداریە هینی تۆزی وشکەدانیش هەیە بەڵام سەرجاوکەمان نییە.
بەڵام بە زۆری تر مژغوڵین بە ئاژەڵداری و وشکەدانی و ئام شتانە بەرهەمین و ئەم لاو گەنجەکان لە کرێکاری و هێنایتر وەکو خۆتەزانی ئیمڕۆ نە گەنج کاسبی هەیە نە مامۆسایە هەمیدا نامە زیاد لە ئایسە زیاد لە 40-50 گەنجی جوانمان هەیە هیچی بە هیچ شێوەیە دانەمەزراوە و هیچی بەدەستون کا حاجی کۆتا پرسیارمەوەی بۆ ئەوەی بچین بەلای ڕێوڕسمی نوێژەکەەوە نوێژ وتاری جەژنەوە زۆر کاتە نەگرم لە گوندی بەردەکەڵی شارە زۆر نانی جەژن ناخورێ قوربانەکە کرێ و لە قوربانەکە ئەخورێ ئەی ئێرە دەسوورەکە بەسوێچەوە هەموو خەڵکێک ئەوە سونەتێکی پێغەمەری نازارە کە ئەو قوربانیە سەر ئەبڕی پێشەکی پارێکی لێ بخۆی ئەوە سونەتە دوای ئەمە ئایسا ڕۆینەوە ماڵۆ نوێژەکەمانەکەین و ئەڕۆینە ماڵۆ و دەسەکەین بە ئیشوکاری خێریەکانمان نانەکە ئەخۆنیان دواتر نانەکە ئەو هەیە ئیخوا و هەیە نایخوا و ئاوای تر ئەو خەڵکەوەی بە دەسووری ماڵی خۆی دوانای بێ هەیە نایخوا ئیمڕۆ لەخوا بە زیابی ئەو دینە و ئەو ڕووناکیە کە ڕووی کردووەتە میلەتەکەمان و مامۆسای جوانمان هەیە لەخوا بە زیابێ و پێشوازی لێ ئەەکەین و ئەفەرمێ سونەتە ئەو قوربانیە کە ئەیکەی لوقمەیەکی لێ بخۆ پێشی ئەوەی نانخۆی ئەوە سونەتی پێغەمەرگیان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا مصفكم ولا تختلف الله أكبر 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 الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين.
عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. بەخشندەی و سەخاوەتی دەرد و بەڵا لە ناومانە دوورە خاتەوە، دەرد و مصیبەت و بەڵا و ناڕەحاتی دوورە خاتەوە. سروی سبێدەی جەژن وادەی لە دەرگەی دەروون، مزگەنی شادی هێنا دڵمان ڕوون و چاومان ڕوون. سروی سبێدەی جەژن وادەی لە دەرگەی دەروون، مزگەنی شادی هێنا دڵمان ڕوون و چاومان ڕوون. کراوە بێ کراوە دەرگا و پەنجەرەی ماڵە، بۆن و بەرامەی جەژن واداباری لە ئاسمان. کراوە بێ کراوە دەرگا و پەنجەرەی ماڵە، بۆن و بەرامەی جەژن واداباری لە ئاسمان. سیمەتەم پڕتریقە لە مقنی زەردەخانە، سیمەتەم پڕتریقە لە مقنی زەردەخانە. بەسەریەکەڵ ڕێژن جەژنانەی ئەم تامانە. وەکو بینیتان گەرموگوڕێکی زۆر هەم لە گەنجان هەم لە بەتەمەنەکان لە چین و توێژەکان ئافرەتانیش هەبوو لەوەی کە هەر لە بەیانێکی زۆر بەرەو مزگەوت ڕێیان کردووە هاتنە مزگەوت و نوێژی جەژنیان کرد و دواتریش مامۆستا وتاری خوێندەوە و دواتریش بینیمان کە هەمووان دەستە ملانیە گەرم ئازاییان لە یەکتر کرد. پێم خۆش بووە لە ناو مزگەوتەکەدا لەگەڵ موختاری گوندی مایندۆڵ گفتگوی زیاتر بکەم لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیە. کاکجیان زۆر سوپاس بۆم دەرفەتە. بە شێوەیەکی گشتی ئەم پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە گوندی مایندۆڵ لە چی ئاستەکەن؟ سەرەتا بەناوی خۆی گەورە جێژنی قوربان پیرۆز بێ لە تەواوی مسلمانانی کوردستان و مسلمانانی جیهان. ئێمە گوندی مایندۆڵ لە ڕاستی هەموو ساڵێک لە هەموو جێژنەکانە لە هەموو بۆنەکانە ئەمە کۆمەڵایەتێکی پەیوەندێکی کۆمەڵایەتی و خزمایەتی دۆسایەتیمان لەم گوندا هەیە. ئەلحەمدولیلا بەهۆی ئەوەی کە خەڵکێکی مسلمان و دیندار و ئەوەی لە دیا ئەمە کە ئێوە بە چاوی خۆتان و ژووری کامیلەکەنان کە بینی ئەمە هەموو ساڵێک لە هەموو بۆن و لە هەموو ئاهەنگیەکە لە هەموو خۆشی ناخۆشیەکە ئێمە لەم دیا لەم مزگەوتا و لە هەموو شوێنەکانە ئەوە بە یەکۆ تەباو برا و خزمایەتێکمان دوای ئەوەی کە نانی جژنە خورا بۆ جژنە پیرۆزە دەکرێت دوایی دەسەکرێت بە سنەتی قوربانی. هەر ئێستا لەوە چێسە هەر کە دوای نوێژی جەژن کە کرا ئەچن ئاشە سەرە بڕن و دەسەکەن بە ئاشە سەربڕین و ئەوەی کە سەری بڕیەکتە دێننی بۆ مزگەوتەکە بۆ ئەیرا. واتە زۆر لە خێزانەکان نان ناخۆن تا لە گۆشتی قوربانەکە خۆن 100% دوایە حیوانەکە سەر نەبرن نان دروست ناکەن هەتاوەکو حیوانەکە سەر نەبرن و چۆن بڕیارەتان داوە هەر ماڵی و لە ماڵ خۆی سەری ببڕێت لەبەرەوەی سونەتەکەش لە ماڵ خۆیان بەیان مەسەلەکە چییە؟ هەرەوەی لەبەرەوەی وەکو سنەت لە ماڵی خۆیان سەری ئەبڕێت و بەشی خۆی دایانێ و ما باقیێکی دێنیتی بۆ مزگەوت و لەوێ ئەمەش لیژنەیەکمان هەیە ئینشەڵا بەسەر مامۆستا و چەند برایەکی تر چاکێکن ئینشەڵا. بەو تەجروبەی کە ژەراتانەتانە ساڵانە قوربانەکە چەندێکە مەزەن دەکەی و چەند ماڵ بەژاریەکە؟ وەڵاهی ئێمە تقریبان 160 ماڵین باوەڕ ناکەم دە ماڵی نیکە ماشاءڵڵا 150 ماڵەکە سابت ئەکرێت لەخوا بەزیاد هەر گۆشتەکەش لەناو گوندەکان ئابەشەکەیان نەخێر چ بەم لەلا لەوە چێ بە چاوی خۆتان بیبین کۆمەڵی خەڵکی دێن لەیرا ئێمە ئەیان دێنێ کۆمەڵە خەڵکی تیژمان هەیە فەقیر و ژار لە دەروی دێ حیسەمان بۆ داناون و ئەیان دێنێ ئەوەی کە میوانیش بێت دێتە ئیرا ئێمە وای لە خزمەتیا بەشی ئەدەین. تا چەند پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهۆی ئەم قوربانیکردنەوە زیاتر پتەوترە بێ کە هەمووی بەیەکەوە بە هەرەوەزی سەرقاڵیلەتکردن و جێبەجێکردنی گۆشتەکان؟ ئەلحەمدولیلا لەوەشە لە زۆربەی شوێنەکانە ئەم پەیوەندی کۆمەڵایەتی و خزمایەتی هەر هەبێ نەک با بڵێن لە مایندۆڵ لە هەموو شوێنەکان لە هەموو لادیەکان هەیە لەخوا بەزیابی ئەم پەیوەندی کۆمەڵایەتی هەرما و ئیشەڵا هەر ئەژێنێ و بەرەشی پێ ئەدەین بەڵام لەخوا بەزیا ئێمە پێشەنگی لەم دیە لە هینی کۆمەڵایەتی و
ئەمەی ئێستا ئیشەڵا ئەیبینن چۆن ئینەکێت چاکرێ کۆتا پرسیان بێ و ئاژەڵانی کەسە لە بڕێنەوەکرێن بە قوربانی زیاتر لەوشی هەر خاوەن ماڵەکە بێ کە ئاژەڵداریەکایە مەرج نییە مەرج نییە بەڵامی تر هەیە زۆرەی هینی خۆیەتی هینی ماڵی خۆیەتی کە حیوانی هەیە حیواندارین ئێمە لە حکومەیەکە لێدا خۆ دەزانین خەڵکی دێ لادێ هەمی حیواندارە بەو حکومە زۆری هی خۆیەتی با باکە گژیکەینێ کڕیوێتی حاجی پێم وایە تا ڕادێ جژنی قوربان جیاوازتر ڕەمەزاناییەوە زیاتر مەشغوڵی قوربانیە بن نان خواردنەکەش وازام خەنە دوای قوربانیەکە بەسێکی و دەستورم بووکەلەکەیەوە ئاوا بم شێوازە ئێوە جژنی قوربان و جیاوازیتان دروست بکەن ڕایتر من فکرم بێ تا ئیسەوا هەروە بەڵێ ئەوەی کە قوربانی بووە دوای قوربانیەکە نانی خۆی جژنی خوارد لە ماوەی ڕابردووە تقریبا باسەکرا ساڵانی پێش و کە گوندی ماینگدۆڵ 100 بۆ 150 سەر ئاژەڵی گەورە و بچوو سەرە بڕێ ماشاءالله ژماری دانیشتوانەکە بۆ چەندە یان ماڵەکان چەند ئیستا سەوسی ماڵە یانی تقریبا مانگانە یان ساڵانە چەندێک ئاژەڵ سەرە بڕێ لە قوربانە پار 124 سەر ماشاءالله 124 سەر حیوان دەگەر دووسێ شەڵا دانیشتوانی ئێرە زیاتر سەرقاڵی ئاژەڵدانی یان سەرقاڵی چی نا وەڵا فەلاعەت و نیوەی دیەکە بڵین ئاژەڵ شتیگەین هەموو ماڵێ هەیەی بڵین بەس بە عەدەدی ئەوە ناکە کە زۆر بێت خۆی پێ و مەژۆر یعنی بەمانای کەلیمە جژنی قوربان جژنی گۆشتەکەی لێرە خەڵک سەرقاڵی گۆشت و قوربانیەوە الحەمدولله زیاتر ڕەمەزانان بۆ گەڕان و ئەو زیاتر ڕەمەزانان تر ئەگەڕێن و بەڵام جژنی قوربانەکە تایبەتەکەم بۆ قوربانی بۆ قوربانیەکە ئەشە قوربانەکە سەر بڕین و بیرن حازریکەین بیدەمە مسلمانە ئەو ئاژەڵانەی کە سەرە بڕێن تەبع خۆشتان باشتر دەزانن کە بێمەرجەکانی سەلامەتی و تەندروستی تیاابێەوە لە شەر ئیشاکەدانی نەشکابی نەکەوتی ئەوانە نەوئی ئەو ئاژەڵانی کە سەرە بڕن چین مەسەلەن مەڕە بە زۆری ئێمە مەرسەرە مەڕە تر ئەگەر عیب نەبێ قاچی شکابێ نابێ چاوی کوێر بێ نابێ دیانی کەوتی نابێت دا بێ قەڵەو نەبێ ئەبێ قەڵەو ئەم گوندە و ئەوەم لەکانی سیکەی پەرخ و بەردەکەڕی لای شارە زۆریش ئەمانە واتان بە کۆمەڵێکن توی هێنن شارە زۆر شادەاوە کۆمەڵ بکرێت کانسپیکە ئیکا بە کۆمەڵ بەڵێ بەردەڕەشە ئیکا بەردەڕەشە لەکوێ بەردەڕە لە پشتی کانسپیکەی ئەویش بەڵێ ئەوانی بە کۆمەڵی چەند ماڵەکە بن ئەوانیش دەوری هەفتا ماڵ ماشاءالله ئەوانی ژێکن بەڵێ ئەمەش زیاتر پەیوەندی کۆمەڵاتەکان تو دوو تۆڵەکات ئەوانێ لە بەڵێ خزمایەتیەکە زۆر نزیک کاتەوە اینجا خێرەکەیژی ئێمە مەسا ئەم حیوانە کە سەرە بڕی ئیتر خۆ ئێمە بەشێکی لێ دێن بە مسلمانانی تر هەڵم نەکردی لە ماڵی خۆتانە سەرێ بڕون دواتر لە ماڵ خۆمان سەرێ بڕین پاکیەکەین و ئەیبین بۆ بزن لەوێ ئیتر بەش لێ ئەیتر ێ ماخمانی بەسەریوە چەند کەسێک هەیە چەند بدایە سەرپشتیەکە و بەشێکە حازریەکە ئیتر بە پێی سەری خێزان بە کیلۆیە باچی بێ بۆ ماڵەکە ئەوژی زیاب بێ بۆ دەرە دووبارە جژن پیرۆز جژنیەوە پیرۆزی زۆر بەخێر یاخواسە سلام علیکم یاخوا جژنتان پیرۆز بێ ئەڵەی دەستان کردۆ بە گەڕانە لەیسەوە نان دوای قوربانێکە خوڕیان پێشتر دوای قوربانەکە باسێکی پەیوەندی کۆمەڵایەتەکانم بۆ بکە ئێستا پەیوەندی کۆمەڵایەتەکان چۆنە جاران باشویان ئێستا جاران باش جان ڕەح زۆر کەسایەتی خۆش ئێستا جەژنەکەش ساد و سڕێکی پێوە بیدێ بەخوامش ئێستا دەسەر ئەی باسێکی جیاوازی جاران و ئێسان بۆ بکە ئەو جار خزمایەتی خۆش بوو کورە کەسایەتی خۆش بوو کورە ئامشەوڕە و دوی خەیکە ئامشەوڕە تیژ نامێن لە هەموو فەسڵەکانە جەژن و بینیوە لە هاوین لە زستان لە پاییز لەبا چی وەرزێکیان خۆشتر و لەبارترە بۆ جەژن فێنێک خۆشە زستانان پاییزان ئاوا خۆش
هەموو کاتێ جەژن هەر دڵی خۆش بێ خۆش. جژنانە وەرگرت ئەی چەند ماڵ گەڕاوی؟ 3 ماڵ. 3 ماڵ؟ هەی بژی یانی تازە دەستی کردووە؟ ئەی تۆ چەند ماڵ گەڕاوی؟ 3 ماڵ گەڕاوی؟ جژنانە وەرگرت؟ ئەی پیرۆزە ئەی تۆ ئەی چی عەلاقە و پێ نییە؟ ئاوا؟ نابێ ئەوە کۆ بکەیتەوە عەلاقە و گیرفان نەیگرێ بەشی جەژنەکەی تیش کۆ بکەیتەوە. برای جشنگی تیجان جیگه ما کرده بس کیسیش نه. هوا بیس ایشاش ما آفرین هزار چاکه. چون چکار؟ اما جواری دیگه. جشن تام پیروز بی. چند مال گراون؟ هیبا. استمانی یو آیستا. نه نه منطقه که خوان نتاو کردیم. چون باشن جشن تام پیروز بی. نه چیه؟ ساره. ساره ایشوناش. مروه. نزا؟ نیدا. نیدا؟ دینا؟ رؤیا. أنا أي كان جديد يقول لك ده إبو وتمان لك يودس بيكن ليه يودس بيكن وتمان ما ودي درنا كان لا أجوايا شن بو مسجود تك قوشتي كيزور كليبا قرباني وحيواني كيزور سر بروشن لا أبو ناسون قوش برنوا لا لبوليشني فهمت درس الوشاش مدريش إن شاء الله أي جشني كشو كان جديد وما وقري كان جديد كوكرو كان ما وقري تقريبا هشتا مال هاي تقريبا نيوي قندك قراي بله ورياضة جشنا هم يقري بله أي تو جشني كشو كان قراي هشتا يعني بيكوبون بله خوش كل هاي كمان دريج بنشان أم قارش خوش كل ولا خوش كل ولا جشنانه ناول قد أكيد ولا قدر نازني لا أما ديش من جشن تام بيروز ده أما كي واي بقول لك دي أم كذا لايك واي بقول لك دي هذا واي لك هاي بجي أي تو كي قريتي لايك أي كذا كاني وكري ده أما ديش إن شاء الله جشن تام بيروز ده جشن تام بيروز سلام پوریگم باشیش کن. علیک السلام. یا خواجهش پیروز بی لحمو لایه بخوشی ان شاء الله سنتی قربانی زنده کدتو ان شاء الله ام گونیانه چونو به دست او باله رداویش تویت اما ام گونیانه هاورد ما گوشتکای تی کینو با چیز نیو ای وین بو مزگوتو ای بخشینو ان شاء الله خوای گورل یمان وردی ان شاء الله بچتیوانی خوا ببیروری جنابت همو صادق قربانی کراولیره بله كراو بله نخوا بزياد الحمد لله الله كراو يتر أو بهر وزي أريكي ولا ما خوي سريع بريتو حيوانكو دواي بابو مزجوت أيوان بابو مزجوت أي بخشنو خوي جوريلي مع نور بري إن شاء الله إن شاء الله أو قوشتي كذا بس يكن بوكوين زيادة لنا قندك يعني نرم بوشوا دوليشان دجال أجي نيرن وبو قندك جو بس جليه بيتو بس خالك جليه ده دستورك توزي لير جوازه ناني جشن ناخذ دواي قرباني قربانيه بله لقرباني قوش قربانك نانك يخري بله دواتر قرينا تقريبا نيورو يعني نانا خونيان سعد دوانا يترى أنا حيا كيوتني ورو هي زوا يخوا يتبكات ساوك الجلال بينهم أجري كدو دوازا متما ولد دس بيبكى دس بخارنا كيبكى بله يعني تل ناني جشنك جوازه ناني جشنك رمضان رمضان كيكس دوي نيوشة بله يقربان جوازه بله أي بس كي خواجيان جمان وربي إن شاء الله بس كي قرباني سالاني بيشون بوبكا ميكانيزم كي تشون شوازي تشون بو إيسا تشونا جوازي هي جشناني أو ساويسا نعم والله ترى هركرا ببيروري من قرباني هركرا وشكر هربو أنا كي شغله بيندكم مراتي كان جاران بقوة البو جشنك أي دوايا را والله أصلاك بقوة أصلاك قوماتي بو أصلاك حموتي بو وكل يسشكر يا ما باش إلا تاو هذا شو يعني استاذ بو ناني بياني جاران شي تعلينا بو جشن
چێشت و گۆشتی زۆرە کرا و هەموو شتێ کرا و دیتر نانەخۆرا شکر هەموو شتێ بوو بە سایە خواوە الحمد لله خوای گەورە قبولی بکە ان شاء الله آمين الله خوای لە هەموو لای قبولی بکە ان شاء الله آمين ان شاء الله آمين ان شاء الله پەنای خوا زاتان بات ان شاء الله ئەگەر ڕازی بێ ان شاء الله خێر بێن یا خوا سەر چاو يا خوا سلامتی پێشەکی بە خێراتی کەناڵەکەتانەکەین بە خێر بێنێ ئاخوا هەموو ساڵێ ئاوا بەم ئەرکە هەڵەسی ئەرگ نییە ئەمە واجبە واجب ێزانی وەستا ئەوەی کە تێبینیم کردبێت هەر ماڵە و لای خۆی ئەو ئاژەڵە هەیەی سەرێ بڕێ دواتر گۆشتەکەی با بۆ مزگەوت بۆ مزگەوت بڵێ لەوێ دواتر بە کیلۆیە یان بە وڵی پشک و بە چاو بە قیاسی چاوە وڵی ئەویانەوە بزانم بە کیلوێ من زۆر تاکید نیم لێ من هەر لێرە ئیشی من سەر بڕینەکەی و ئیتر ئەوە خۆیان لیژنیان لەش ساقێ دانیشتوی ئێرە یان خەڵکی ئێرە یاخۆ نەخێر بەڵێ خەڵکی ئێرە باسێکم لەو بۆ بکە ئەم چەند ساڵە کە خۆزانانی خەیرانی دارایی هەبووە تأسیری کردووە یان الحەمدلله خەڵک بەهۆی ئەوەی کە نەویستووە سوودەتی لە کیس بچێ هەر چۆن بۆ سوودەتی قوربانەکەی زیندوو دەتوە یان هەستەقی کەمتر بووە لەم دێ ئێمە قەیران بووە و حکوومەت موچە باو نەیدا خەڵکرێک الحەمدو سەنا بۆ خوا لەم دێ ئێمە قەیران نییە بۆ قوربانی قەیران نییە الحەمدلله وەستا تەسیرەکە لە نرخی گۆشتی ناو بازاڕیش تا چەندمانێک وایە کەیتر خەڵک قوربانێکی زۆرەکە ئەم گۆشتە ئەمتر ئۆتۆماتیکی خواست لەسەر گۆشتی بازار کەمە بێتەوە ماوەیە شوانی بەڵێ تا ماوەیەک خواست لەسەر گۆشتی دوکان و بازارەکان کەمە بێتەوە چونکم هەموو ماڵێ دەخوا بەزیاو بێ کوردستانی خۆمان موسڵمانن هەموو ماڵێ پشک و گۆشتی بۆچە و کەمترین خەڵک لەوەچە قوربانی نە واتە بەرەکەتی جەژنی قوربان چەمانێک درێژەی هەیە بەڵێ بە تاکید نرخی ئەم ساڵ ئاژەڵ لە چەند زیینە قەپان وەڵای زیینە قەبان لە پار هەرزانترە مەڕمان داوە بە 1000 هەیە بە 6 هەیە بە 6.5 شەک بە 7.5 هەیە بە 7.5 هەیە بە 8 ئەیدا ئەیفرۆشە ئیتر هەریەکە و بازاڕی ئازاد بەڵێ جوانترین ئازاد هەتا چەند جوان بێ پارە باش کوامە زۆر مناسبە کوام جۆرەیان کوام ئەیان زۆر بەڵێ مەڕ لە هەمیان لە شەک و لە شەک مەڕ و لە شەکبەران وانە مناسبترە وەستا ئەوەی تێبینیت کردبێ ئێستا کوشتارگەکانی شەیە کە هاوڵاتیان توانن لە کوشتارگەکانیش ئەو ئاژەڵی هەیەە سەری بڕن ئێوە تا چەند وەکو خۆتان هەوڵدان داوە ڕێنماییەکان ڕێمای تەندروستیەکان جێبەجێ بکەیان بە شێوەیەکی تەندروست و ئەوە سەربڕین و داماڵینی پێستە ئەوەی بۆ بکەن تا چەند هەوڵدان داوە بە شێوازێکی تەندروست بێت بەخوا تەندروستیەکە ئەوەیەتی ئەمە سەریە بڕین و حیوانەکە حیوانێکی نەخۆش نییە و مەرجەکانی قوربانیتیایە نەشە لە نەکوێرە نەلاتە نە نەخۆشە مەرجەکانی قوربانیتیایە ئیتر حیوانیش هەیە تۆزێک لەم وڵاتی ئێمە بێئاوی هەیە ئەوەی تەسیری کردووە لە ناوسک و جگەرەکەی بەڵام ئیتر ئەوەیش نابێتە ڕێگر بۆی کە بڵێ وەڵا ئەم مەڕە نەخۆشە و ئەمان يعني جناب رضي أما سليمي آمية تأثيري خوي هو بلى كم بارانية بلى تأثيري هيك سلااو لەوێ و دووبارە جەژن پیرۆز سەر ئەو چامە یاخوا بەخوا سەلامت بێت بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەین جەشیش لە ئێوە پیرۆزی و لە هەموو گەلی کورد و موسڵمانانی جیهان یاخوا بەخێر لەسەر چاوەکە زۆر سوپاس بەبینەوەی جەنابەت ئەمە هەر بەم شێوازە بووە لەم دێ ئێمە لەخوا بەزیاوێ ئەوەی کە من لە بینیم هەر ئەوە بوو حتا ئەم دەخە هەر ئەوە بوو هەموو جەژنێکی قوربان الحەمدولله لەخوا بەزیاوێ ئەوەی کە تێبینیم کە ماشەڵڵا زۆربەی سونەتەکان زیندووەکەنەوە یەکەمیان ئەوەیە کە هیچ لە مزگەوت نوێژەکرێ گوێ لە وتاری جەژن نەگیرێ و دواتریش کۆڵانەکان و دەرگاکان لە کاتی هاتنی ڕۆیشتنەوە ئەگۆڕن دوایەوە نانی جەژنتان نانی ئەو گۆشتی قوربانی کە خۆتانێکە لە قوربانی و هەولیش ئەدەن کە بە شێوەیەکی یەکسان گۆشتەکە دابەش بکەن و پێوانەیەکەن ئەمە تا چەند هەوڵتان داوە کە ئەو گۆشتی دابەشیەکەن زۆربەی خەڵک و چین جێژەکان بگرێتەوە بەتایبەتی لە چواردەوە
لەخوا بەزیایە گوندەکانی چواردە لەخوا بەزیایە ئێمە لێرە هەموو ساڵە ئەو قوربانی هەر ئەکرێت لەخوا بەزیایە بە زۆریش ئەکرێت نەک بە کەمی حەمد و سەنا بۆ تۆ خوای گیان وڵی ئیتر ئاوا لە تووتێ خۆین و خۆمان لێ خۆن و نانی لێ ئەخۆین و دوایە ئەبێن بۆ مزگەوتەکە لە مزگەوتەکە ئیتر لیژنەیەکمان هەیە لەوێ بە پێی ئیحسای خەڵکی دیەکە دابەشی ئەەکەن و بەشی خەڵکی دەڕۆی لێ ئەدەن و ئیتر ئاوا بەڕێیەکەن ئینشاءالله ئینشاءالله ئەگەر خۆی گەورەی یارمەتیمان بدا ئینشاءالله یارمەتی هەوان بدا ئەم گۆشتەی کە ئێستا بەردەستە گۆشتی مەڕە گۆشتی مەڕە بەڵێ ئەمە گۆشتی مەڕ ئیتر لە بەردەستمایە شتێکی نازدارە ئاژەڵی گەورە کرێ بە قوربانیان زیاتر ئاژەڵی بچووک واللهی لێرە بە زۆری ئاژەڵی بچووک کەم یعنی ئاژەڵی گەورەی تایە بەس ئەکرێت لەخوا بەزیای لە شوێنانی ترێژ ئاکرێت بەس لێرە بە زۆری زیاتر ئاژەڵە بچووەکەی توانێت جناب شارەزای کە حەو کەس توانێت ئاژەڵێکی گەورە سەر بڕە بەڵام دیارە لێرە ئەوەی حەزەکە ئاژەڵێکی خۆی هەمی حەزەکە ئاژەڵی خۆی سەر بڕێ ئێنا ئەتوانن ئەوەی وەکو شەرعی خوای گەورە دایناوە فەرمیانە ئاژەڵێکی گەورە یعنی نۆ بە نێو وڵات یاخوا دەست خۆشەکان جەلاگیان یاخوا دەست بۆ حەو نەفەر بێ بەس ئیتر خەڵەکە هەر خۆی حەزەکە هەر دانێ سەر بڕێ بۆ خۆی بۆ خۆی وا پێ مرتاحترێ وا پێ خۆشترێ الحەمدولله تا چەند دەستەکەی گۆشتەکەی ماشەڵڵا جوان و ماشەڵڵا گۆشتەکەی نازارە زۆریش نەکەم کەمبارانی تەسیری کرد لە دەست خۆشەکان جەلاگیان تەسیری کرد لە لاوازبوونی ئاژەڵ ئەمساڵ ئەرە وەڵا کەمبارانی لەوەڕ باش نەبوو باش نەبوو کەمبارانی تەسیر لە چی ناگە کەمبارانی تەسیر لە هەموو شتەیەکە تأثير ناڕەحاتی خۆشمانەکە کە باران و خۆشمان پێی ناڕەحاتی خۆشمان پێی ناڕەحات دەمێن کە ئینسان کە باران نەباری ئینسان هەر لە خۆی دڵی خۆش نییە وی فەریع نییە بەس ئەو ڕەحمەتی خوای گەورە کە ئەیبارێنە ئیتر تۆ عادەتەن خەڵک ئیتر خۆی دۆزێت دڵی فەریع بێتەوە دڵی خۆش ئەبێت بۆ بارانە پێوەکەم کێشەونەوێ کاک جەلال چەندێکی ماوە ئامادەکردین گۆشتە بۆ دوورە بۆ مزگەوت مایەتی تا چەند سەعاتێکی شەرێوێت تا خەڵک گۆشتەوە تانی وەڕۆی پێچێ تانی وەڕۆ ئەو کاتە هەمووی ئەو کاتە تانی وەڕۆی پێچێ ئەو کاتە هەمی چای هەمی کۆ بێتەوە تانی وەڕۆ بە ئیزنی خوا گشتی کۆ بێت و حازرەکری ئینشاءالله ئینشاءالله پشت و دابەشەکرێت و دابەشەکرێت ئینشاءالله کوڕە خوای گەورە هەموو شتێک کار ئاسانیەکە ئینشاءالله تۆ نیەتەکە بۆ خوا بێ هەموو شتێک ئاسانە بێت یەکێک لە قەسابەکانی وت قەیران کاریگەری لە قوربانی ئەم گوندە ناکات الحەمدولله خەڵک قوربانی خۆیەکە هەر کراوە لەخوا بەزیایە هەتا ئێستا قەیران کاریگەری لێرە نەکردووە لەخوا بەزیای قوربانی هەر لێرە کراوە بە زۆری کراوە لەخوا بەزیای لەخوا بەزیای نزاتان باتەوە و قوربانیتان قبول بێ ئینشاءالله یاخوا بەخێر بێن ئێوەش ئەو چاوانمە بەخێر بێن یاخوا سەلامەتی قوربانی یاخوا خوای گەورە خێری ئێوەشی تیا بە خێری بۆیەوە بنووسێ ئینشاءالله وشەی مایندۆڵ بە پێی سەرچاوە مێژوویەکان بە مانای میان دۆڵ دێت ئەم وشە مانای وایە لە بینی دوو شاخە چۆن بڵێن جەزیرەیەک هەیە لە ناو جەزیرەکە دۆڵێکە شوێنێکی ئارام و لەسەر خۆیە سروشتی ئەم شوێنەش پراوپڕ بە مانای ناوەکەی خۆیەتی لەبەر ئەوەی لە ناوچەیەکی شاخاوی زۆر بەرز و زۆر سەختە لە دۆڵێکایە لە دۆڵێکی زۆر ئارام و زۆر لەسەر خۆیە مایندۆڵ لە کاتی خۆی مێژوەکەی بۆ زۆر کۆنەگەڕێتەوە لەبەرەوەی کۆمەڵە سەرچاوی مێژووی تایە بۆ نمونە قەڵای سورۆچکمان هەیە کە لە سنووری گوندی مایندۆڵ و قەویلە و بەربەرد و ئەو ناوایە قەڵایەکی ترمان پێ قەڵای سوجاح کە پاپشتێک بووە بۆ قەڵای سورۆچک ئەم ناوچە لە سەردەمی سەفەویەکان و دەوڵەتی عوسمانیە شوێنی ململانی ئەم دوو دەوڵەتە بۆ لەبەرەوەی لەو سەردەما ئەردەڵانیەکان و بابانەکان کە قەڵاکەیان دروست کردووە ئەم قەڵایەکی سەربازی بووە لەبەرش هەڵکەوتی
جوگرافیاکەی زۆر سەختە زۆر گونجاوە بۆ دروستبوونی ئەم قەڵا کە دروست کراوە ئەم قەڵاگی سەربازی بووە زۆربەی زۆری میر و پاشاکانی ئەردەڵان و بابانەکان لەوێ نیشتەجێ بوون تا هاتنی شەڕی عوسمانی و سەفەویەکان ئەم قەڵا لەلایەن دەوڵەتی عوسمانیەکان و داگیر کراوە سەفەویەکانی تیا دەرکراوە لەبەرەوەی قەڵەمڕەوی سەفەویەکان ئەو کاتە پێش ڕێکەوتنی زەهاو جیاواز بووە کە ڕێکەوتنی زەهاوە کوردستانیان دابەش کرد بەشێک لە شارە زور و هەورامان بەردەوڵەتی عوسمانی کەوت بە پێی ڕێکەوتنەکە بەشێکیشی بەردەوڵەتی سەفەوی کەوت ئەوەی کە تێبینیم کرد بێت پەیوەندی کۆمەڵایەتەکان هەم لە لێرە زۆر تند و تۆڵە بتەوە سەردانیکردنەکان و ئەم مەسلەی سونەتی قوربانی بە کۆمەڵە شەر بەرەنجامیەوەی کە الحەمدوللا لەناو خۆتانە تەبان و بەیەکەوە ئەم قوربانیانە ئەنجامەدەن و دواتر گۆشتەکەی دابەشەکەم بەسەر ماڵەکان وەڵام سوپاس بۆخوا با سەرەتایان باسی جەژن کە ئێمە دوو جەژنمان هەیە مسلمانان دوو جەژنیان هەیە جەژنی قوربان لەگەڵ جەژنی ڕەمەزان جەژنی قوربان لە لای ئێمە بەڕاستی زۆر پیرۆزە و زۆر بە پیرۆزی ڕایەگرین قوربانیەکانمان لە پێناوی خوایە خۆی پەروەردگار خۆی کە باسیەکە دەڵێ گۆشتەکەی بۆ من نیە تەنها خوێنەکەی بۆ منە اینجا لە ڕووی کۆمەڵایەتیوە ئێمە سوپاس بۆ خوا هەمومان خزم و کەس و دۆست و ئەحبابی یەکترین کەسێک ماتیانێ بڵێن لایە بێت هەمومان پورزا و خاڵەزا و کەسایەکین ئەمەژی گەگەل لە هۆکارە هەرە سەرەکیەکان کە پەیوەندی خزمایەتیمان زۆر تند و تۆڵە وەسپاس بۆ خۆش لەگەڵ چواردەور بۆ نمونە دیەکانی چواردۆریان لەگەڵ شارە زور لە ڕووی کۆمەڵایەتی و گوندی ماین دۆڵی ئێمە سوپاس بۆ خوا لە سەروی هەمیان وەیە لە ڕووی کۆمەڵایەتیوە لە ڕووی ئاین و لە ڕووی کولتوریە کوردەواریەکان و سوپاس بۆ خوا ئێمە الحەمدولله کەمەش فەزلێکە کە خۆی پەروەردگار داوێتی بە خەڵکەکەی کێشەمان نییە الحەمدولله وەزعی کۆمەڵایەتیمان زۆر باش جەژنەکە و پیرۆز بێ یاخوا سەلامەت بن یاخوا بێ بن ئەوە ماین دۆڵ هەموو قوربانێکاوە ماشەڵڵا بە بڕشتە قوربانەکەی لەخوا بەزای قوربانەکەی ئاوا چۆن داندی ئاوایی لەخوا بەزای جاران جژنی جاران و ئێستا جیاوازی هەیە هەروە بین ئارە وەڵڵا هەروە بین شکر ینی بە بیرەوەری جەنە سپاس بۆ خوا ماین دۆڵ و کانی سپیلکەی پەرخ و کوێتی شێیاوە قوربانی بە کۆمەڵەکە والله نازانم ئەوە نەوە کار سپیکە هەرەوە خوان ئەوان شار ئەوەی ئێمە ئەوە ناخوانایکەن ئیتر نازانم کە زۆی ئێمە نازان ئێستا ئەوەی کە تێبینیەکەین نانەکە ناخورێت دوایی کە قوربانەکەی لە گۆشتی قوربانەکە نانەکە خوێوە ئیتر هەستکە ئارەزی خۆی سێ خواردیتی یە نانەخوات و نێژی خوارددانیشێت تاوێکی قوربانەکە تەواوی تۆ نانەکەی خوا ئیتر برێتە مزگەوت لە مەولایەتی وزە گشتی تۆزیتر ئایتە گشتی برێ بۆ مزگەوتەکە بە چای خۆتەی لەخوا بە زیایە بە قوربان با بڕۆم بۆ لای ئەم مناڵانە دای حاجیام یاریاگرن سلااوتان لێ یاخوا سەلامەت بێت چۆنیت جەژن و پیرۆز بێت باشیت جەژنتان پیرۆز بێت ئەوە چی پێیە چەند قوتارەکە ئەمە لەکوێ کردیت وەرە قسەم بۆ لای کوڕانە کڕین لای کوڕانە دوکانیان نەبوو نەوەڵە هەر بە ماتۆڕە سێ سوڕێتەوە ئیتر پێمانێ چەندە پێیە وەڵا هەزار ئەمە بە پاری جەژنانە ئەی باشە نازانی خەڵکە ترسێ نەوەڵا خەڵک ناترسێ هەموو پێ ئاوا هەموو پێ کە هەموو پێ بۆ بێت تۆش پێ بێ ئارەوەڵە ئەی ناکرێت تۆ پێ نەبێ ناکرێ بەکاری مێنە باش جەژنتان پیرۆز بێت تاچێ بڕێ گەڕین تۆزە سێ چوار ماڵمانە ئەگەڕین ڕانی هەموو گەڕاون فەرهادی باسێکی ناو جدێرەکان خۆشن باشە باشە ماشەڵڵا زۆر کۆ کردێتەوە کوامی خۆشە ئەیی بە من قەینایەک دانیانم بەری ئەمەیان هەردووکیان باشە دوو ناشکیان ئەی
زۆر و خواریان کەم جگرێت هەڵا دوو دانە خوا دۆ باش ئیسا ئێوە واز نانە لەو یاری ئاگرینە زۆر خۆشە با بچمەوە بۆ لایە ئەوە چیەکەن ئەی هاوار یا ئەڵڵا ئەمەڵێ ناترسیە ئەو من دادا چڵەکان یا ئیسا واز نانی ئەو ناترسن يعني وزنان يا سلام يا الله بسم الله وتشي كاكي هوا هذي جبهه ام قرباني هر اوا بوا اي والله شيء ما وقت خوي ملاكمو ملاكمو بس سيد الاخوه بس يعني ملا زوره الحمد لله امجار زوره حرف انت فيه جزا كمان الحمد لله الاخوه بس يعني واتم مصار ما يكان تنبيدا والسنه كان بيغنبري خاص صلى الله عليه وسلم تنبيدا ايوه جيب جيك بعدين كمان في يجي اي بي وندي كوملاتي كان شلون الليله والله ريكي الحمد لله ريكيني لي انا الحمد لله استا بو جشن بيروزه قري لا والله ما مالخم انا بمشي انا والله هي كيوبوي والله على سروم صداني خزمو خوش كردو والله خريب خوشويني حيوان ما صبري يا اخوا قبولك ان شاء الله يعني نبزوتا كايتر اي بخشينو وابزام ايوه كمتر نانخون قربان دواي قرباني قنانخون انا والله دواي قرباني دواي قرباني حەزێک با بچینە ماڵەوە دەست و خۆش بێ نازانم هەستەکەم مشکێکە و جوان بەستەوە بەس من لی نازانم وابزان باش ئەێ بۆ لێ نازانی نازانم من باش بەستومە باش جوانە جوانی پێ بەخوا جوانی ماشەڵڵا تۆ جوان بەستوتە جوانی پێکردی یاخوا سەلامەتی قوربانە بم جەژنیش دووبارە پیرۆز بێ یاخوا بەزیاد دەستی ماڵ یانی مشکێکم باش بەستووە لێ یاخوا بەزیاد حرفە ئەنتی یاخوا سەلامەتی بەدڵی منە دەستە ماچەکەم یاخوا سەلامەتی قوربانە با لەوە زیادە کاتێ نەگرین و خوا قوربانی تۆ بم خوا سەلامەتەکە بەشی سەرەکی جەژنی قوربان هەم لە جەژن شێوەی گشتی لە تەواوی ناوچەکان هەمیش بە تایبەتی لە گوندی مانگۆڵ تەواو جیاوازە و بەشە سەرەکیەکەشی بەشکردنی گۆشتەکانە ئەویش دوای ئەوەی کە تەواوی ماڵەکان ئەو ماڵانەی کە بڕیاریان داوە قوربانی بکەن کە ئەم ساڵ چاوەڕوان دەکرێت 150 ماڵ بەشداری بکەن کە تاق لە ئێستا 84 ماڵیان گۆشتەکانیان هێناوە کە زۆربەی ئاژەڵی بچوو بووە تەنیا دوانیان ڕەشەوڵاق و ئاژەڵی گەورە بووە لە ئێستادا لەلایەن قەسابەکانەوە پارچە پارچە دەکرێت ورد دەکرێت و لە پاشاندا دەکرێتە زەرفەوە یاخود لایلۆنێکەوە عەلاگەیەکەوە دابەش دەکرێت بەسەر ماڵە هەژار و دانیشتوانی بوردەکەدا و تەنانەت بەشێکی زۆر لەو کەسانەی کە ئاستی دەرامەتیان باش نییە ویان هەر لە ئێستاوە هاتوون پشتیان پێدرێت و ڕەوانە دەکرێنەوە ئەمن لە ئێستادا دەچمە لای قەسابەکان و لە هەمان کاتیشدا بەشێک لەو هاوڵاتیان دانیشتوانی بوردە وەردەگرم کە لە قەرەباڵغێکی زۆردا وەکو دەبینن جەنجاڵێکی زۆر هەیە هەمووان بە کاری هەرەوەزی سەرقاڵی پشتکردنی گۆشتەکان. کاکشاوگای خوا لەش ساقی جەژنە پیرۆز بێ ئیشەڵڵا پیرۆز پیرۆزن بەخێراتن سەر سەرچاو یاخوا سەلامت بێت بنێکە ئەوە لە گوندی ماینگۆڵا بەم شێوەیە قوربانی بە کۆمەڵە کرێ ئەوەتەی ئەم بندا ئەوەدان کراوەتەوە دوای ڕاپەڕین ئەمەدنەکە ئێمە ئەوڵ بەردەوامی بە کۆمەڵ قوربانی ئەەکەی قوربانیەکان لە ماوە سەرە بڕنی حیوانەکان لای دێنی بەم زۆر ئاڵدەن شێوە تێکەڵ یەکەین و وردی دەکەین و دوای ئەرزیەکەمە بەسەر فەکەی وەژار و خەڵکی ئەوەیەکە لەگەڵەکەی لێ دەکەین ئەوەستا ئەمە ئێسقامە
ئێسخانە بەجیا ئەم بەشی لێ ناکەنەوە نالێ ناکەن ئێسخان بەجیا نەرمە بەجیا ڕان بەجیا دووک بەجیا بڵێ پەراسوو بەجیا دوای تێکەڵ یەکەی بەپێی ئەو کەسەی کە تێیەکە ئێکاتە بەپێی کیلۆکای ئەخاتە سەر تەرازۆکە بەشی ئێسخان بەجیا نەرمە بەجارێکەوە بەپێی بەشەکەی نەڕێتیە یعنی بە کیلۆ جیاگەن بە کیلۆ جێ بەڵە کە هەموو ئاژەڵەکان ئاژەڵی وردەن یان گەورەشتی هەڵا ئاژەڵی گەورەشی تیاابەت دیاتر وردێ بەبی مەڕە زیاتر مەڕیشە ئێتا چەند خۆشا بەشەوە هەرەوە زیە متاقی کەستا زۆخواانە ینی نەری تێدی کووەە بۆمان ماوە دێمە لە باو بافیرانەوە باڵاتە سنەتێکی گەورەی پێ ئستا زۆفا پێمان کۆشە و بەرزبایە گرینشەڵا ئەلبەردەواڵە ئەوەی کێبینیم بیدۆ لایلۆتان لە ئەزەقا داخستووە پێتان علاقەدا بیاڵاری بۆی پامبوتە میز بێت مەڵێ تا ڕادەیە کە ڕادەیەکی باش مەبەستاوەیە گۆشتەکە جوان دەرچێ هەم بۆ تێندروستی و هەم بۆ خواردن شیاوە بێ زەرمایەناوە ئەیکێرە قاچمان ئەگە دەرەوەی کەون گۆشتەکە بە قاچمانە کەوترەکەیان نەکەرێت لەبەرەوەی شێوازێکی کاپی شتێکی جوان بێ لە خەڵک سکۆپ بێ ئێستا ئەمە پاتە پارچەکەن و ئێسپانەکان دوای تێکەڵێکەنەوە هەمان سەر پشتەکەیەتی بەجیا وردیەکەی بەراسوو بەجیا دوای هەموو تێکەڵەکەینەوە لەگەڵ ڕان و دوو دێ سووارە هەمووی تێکەڵەکەیەوە بە کیلۆ بەشەکە کات چەند ئەم گۆشتەی لێرە هەیە دابەشێکم بەسەر ناوچەکانی چواردە بەیە تەنیا بۆ خۆدا یا پاڵەفێر بێ دەری بیرۆزە لە هەلگەشی مسلمانانەکەی یا پاڵەکە بێن تەرەتلی کەناڵەکە ئالەکەین ساڵانە ئەم گۆشتە لە ماڵۆ حیوانە لە ماڵۆ سەر ئەبرێت یەنێنی ئەیراخ لەوێ ئەیکێشن ساتێکمانێ لیژنەیەکمانێ لەوێ ئەیکێشن یەنینی لەوێ بە قەنارە یعنی خەنارەیەکن و بەش بەشێکەکەی ئێتە جیای ئەەکەینەوە سافێکمان بە بەردەوامی نەرمە ئەجنێ سافێکمان ئێستا سافێکی تریشمان نە لەوێ ئێستانە جنێ شتەکانە جنینی حازیەکەین بۆ بەسەر ماڵانە داشە ڕەخنێەوە گیرا جارانیاوت هەر ماڵێکە قوربانێکە حیوان دەکە خۆی هەباتەوە من دابەشەکەن و بەسەر خۆیان نامە تا چۆن ڕاستە ئەسڵ و ئاساتی نییە کۆمەڵێک ئەکاونتی ڕێز پڕمەتم بۆ میدیاگەیتەوە کۆمەڵی ئەکاونت و فەیک هاتوون بۆ ناشرینکردنی ئەم نەریتە جوان و قوربانیەکە ساڵانە لە دین لە ئاینی ئیسلام هاتووە ئێمە لە فەدانەوە کێشی گۆتە لە سازاسب تەربیقەکرێ لە گوندی مای دۆڵا حیوانەکەی جێنین لێرە بەش بەشێکە ئیسا ئەو پیاوە بەڕێزە کێش ئەوێ حیوان گۆشتەکە داعشتیرە بەکردنی مای دۆڵا 35 پشکی دابەشت و دەوە دەڕۆ ئەمە لە ساڵات یاڵاستیلێ ساڵانی ئەتووە دەرەوە بەس بە شێوازێکی خەڵک تعبیری لە ئیشەکەیەکە بەس دیسە ئەوە ئەو کاکساوە ماپەلاسی تەندەتەر ئەوە بووە سیکەسکش یەکە حیوان بۆ بۆمان گۆشت بۆ تەمان دابش نەدرا بۆ گوندی مایندە ئەو دیانە دابشیان کردبوو ئەو کەتانی کە لە دەرەوە هاتوین بەشی بیانیانە بۆ گوندی مایندۆ ئینساڵ جیاواسرە بۆ ئەو نەک ساڵانی تر هەر ماڵێک پێنجکێنە بۆ ئەڕواتەوە ئەمەی شوەکارەکەی بۆ ئەوەیە هەموو کەسێک هەر کەسێک بەشدارە بێش دێت بۆ گوندی مایند بۆ تەشری بێنێ بێبەش نەبێلەوە لە هێرا وەسڵاکە چەند ئەمە پەیوەندی کۆمەڵایەتەکان پتەوە کاتەوە بێنە دۆ پەیوەندی کۆمەڵایەتەکان کاریگەری تۆر دۆری پەیوەندی کۆمەڵ ئەوەدا هەموو چی دۆژەکان گەوریە بۆ هەمی ئیسامی برا و ئامۆزا و خاڵۆزا و بردایەکی هاتووی هەلی بە لیژ نەئەکرێ ئیسە ستافێکمانیەت بە تایبەتی ئەو کاگزێدالی ئەنجومەن کاک شاهۆ کاک پەلاح کاک سەروەر کاک سەپەر ئەمانە کە ئیتر لە کۆتایی ئەوان کات ئیشەکەن ئیتر ئەمە ژار یەکەمان دانیستی چاوەڕی ئەوانەکەمدا خوشەکە تا چەند خۆ دڵخۆشی بەم کارەکێریەکەیکی زۆر دڵخۆشم ئەمە لە 2010ەوە یەکەم کەسم یەمە بیرە هیچ کەسی کەس من ناکەوێ دوای ئەوەی کە نوێژی بەیانی کرا و
وچان لێدرا لە پاشان هێشکۆینان بە هەموو چین توێژەکانەوە هاتنەوە بۆ مزگەوت نوێژی جەژن کراوە وڵاتە ئیتالی جەژن پێدایەوە بەڵام جیاوات لە جەژنی ڕەمەزان نان نەخورا بەڵکو هەمووان کە داریشوان بووندەکە نزیکەی 150 مابوو دەتوانین بڵێ 190 بەشداریان لەم سینەتە گەورەدا ببووە کە سۆ لای ماڵخۆی پەیوانی سەربەری و سینەتەکەی جێبەجێ لە پاشان هەر کەسەوە بە ئۆتۆمبیلی خۆی ئەو گۆشتەی هێنایە مزگەوتەکە ئەوەی ئێمە بەدووادا چوونمان کردبێ یەکێکی دیکە لە نمونە جوانەکانی گوندی مایندۆڵ ئەوە بوو گوندی مایندۆڵی سەر بە قەدای سێ سادر بە هیچ شێوەیە دۆشتەکە بۆ خۆیان دابش ناکرێتەوە بەوەی کە هەمووی بۆ خۆیانگە نەکرد هەر باڵێکە قوربانی دەکات پەنیا 5 کیلۆ ئەباتەوە بۆ باسەکەی تری دەدایان لیژنەیەکەوە دابش دەکرێت و ئەو لیژنەیەش کیلۆنیوێک وەکو ئەم ئێرادەی کە ئێستا لە بەتەمی مندا کیلۆنیوێت دابش دەکرد وە تا ئێستاش کە توشی دەکراوە نزیکەی 40 ماڵ چرکە لە ناوچەکانی چواردەورەوە هاتوون و پشکی خۆیان وەرگرتووە بە ڕێژەی کیلۆنیوێت گۆشت دەبەنەوە بۆ خۆیان ئەمەی لەم گوندە بیدا کاری هەرەوەزی پێکەوەی و لە هەمان کاتیشدا تەبایی دەرخست و پابەندبووی خۆیان بە ئاینی فیلۆژی ئیسلام و بە سنەتی پێغەمبەر دەکەست کە ئەمە یەکێکە لەو سەدان نمونە جوانەی کە لە ژەژنی قوربان و لە کاتەکانی دیکەدا بارە دەبێتەوە و ناوچەی کوردەواری و کۆمەڵگەی کوردەواری هەمیشە شانازی پێوە دەکەن تا بەرنامە و بە یەکگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کەس با دەزانە